والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لا درسي 40 شرح 40 النووي جيشتنا حديثي 25 لا حديثي 25 شرح 40 النووي أبي ذر غفاري رضا ورحمة الله لسربي بومان دجيريته ودفرمي أن أناسا من أصحاب رسول الله صلى الله عليه وسلم قالوا للنبي صلى الله عليه وسلم يا رسول الله ذهب أهل الدثور بالأجور يصلون كما نصلي ويصومون كما نصوم ويتصدقون بفضول أموالهم قال أوليس قد جعل الله لكم ما تصدقون إن بكل تسبيحة صدقة وكل تكبيرة صدقة وكل تحميدة صدقة وكل تهليلة صدقة وأمر بالمعروف صدقة ونهي عن المنكر صدقة وفي بضع أحدكم صدقة قالوا يا رسول الله أيأتي أحدنا شهوته ويكون له فيها أجر قال أرأيتم لو وضعها في حرام أكان عليه وزر فكذلك إذا وضعها في حلال كان له أجر رواه مسلم. أو فرموديا أبو ذر غفاري رضا ورحمة الله لسربي بومان دجيريته ودفرمي هنديك لهاولاني بيغمبري إخوة عليه الصلاة والسلام ببيغمبريان فرمو عليه الصلاة والسلام دولمندو خاون پارە و سەرۆت و سامانەکە هەموو پاداشت و ئەجرەکەیان بۆ خۆیان برەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. طبعا لێرانە ئەوانەی کە ئەو پرسیاریان لە پێغەمبەری کردو عەلەیهی سەڵات وسەلام فەقیرەکان بوون، ئەوانەی کە فەقیر بوون، پارەیان نەبووە، دەرامەتیان نەبووە، هەژار بوون و هیچ شتێکیان نەبردو کە سەدەقە بکەن. طبعا پێشەوەی کە بچمە سەر ئەو فەرموودەیە پێم خۆشە دوو تێبینی زۆر گرنگ ئاگامان لێ بێ. یەکەم حرسی ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر پاداش کۆکردنەوە کە زۆر حەریص بوون زۆرترین و چاکترین و باشترین پاداش کۆکەنەوە بۆ دوا ڕۆژی خۆیان لەبەرەوەی هەر شتێکی کە هەستیان کردبە کە پاداشتیان زیاتر دەست دەکەوێ یان لە پێغەمبەریان داوا دەکرد عەلەیهی سەڵات وسەلام شێوازی دەستخستنی ئەو پاداشتە چۆنە بۆی کە لە پاداشتەکە بێبەش نەبن یانەوە تەگەبیان زانی بای خۆیان بۆ مادی دەکرد و هەوڵیان دەدا. ئەوجا مسابقەکردنی هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر چاکە و حەسەنات ینی چێبڕچەی یەکدیکەیان کردووە. ئەو پرسیارەیوان لە حەسادەت نەبووە، ینی فەقیرەکان حەسوودی بە دۆڵەمەندەکان ببن. ینی لێرانە چییە؟ غیبتەیە. فەرق و جیاوازی نێوان حەسوودی و غیبتە چییە؟ حەسوودی ئەوەیە کابرا پێیخۆش بێ ئەو نیعمەتەی کە مقابلەکە هەیەی چۆن بەوی نەدراوە ئیویش کۆتایی پێبێتن. ینی ئەڵێ خوایە هەرچی دەوڵەمەندە فەقیر و هەژارێکی وەکو من ئاوا تەمەنا بکاتن کەس نانی ئیلەڵڵای نەبیتن. یان وچێ گوتی هەر شتێکی بینی حەسوودی پێ باتن کە خوای گەورە لەوی بستینی تۆ بیداتە ئەو. بەڵام غیبتە ئەوەیە کابرا خوای گەورە نیعمەتێکی پێداوە پێی خۆشە خوای گەورە ئەو نیعمەتە بەویش بداتن بۆی کە ئەو چۆن لە چاکەی بەکاردێنێ ئەوش ئاوا لە چاکەی بەکاربینیتن. ئەوە شتێکی مەحموودە، شتێکی مەمدوحە، شتێکی ستایشکراوە، شتێکی باشە. بەڵام ئەوی دیکە شتێکی خراپە. و ئەو فەرمودەی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ لا حەسەدە ئیلا فی اثنتەینی، لێرەش مەبەستی ئەو حەسەدە ئەو حەسوودیە نییە کە مەزمومەکەی لێرانە مەسەلەکەی غیبتەیە علەما ڕەحمەتی خۆیان لەسەر بێ باسی دەکەن. طبعا هەژارەکان تەماشایان کردووە
لە مەجلیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە نوێژی جەماعەت کە بۆ معلوماتتان گەورەترین ئەمڕۆ کە سەرمایەی ئینسانی ئیماندار نوێژی جەماعەتە. ئەگە بێوێت چاکترین و باشترین خێر کۆکاتەوە ئەلێن دەرێ کۆی دەکاتەوە کە بە جەماعەت لە مزگەوت بەڕێک و پێچی نوێژەکانی خۆی ئەنجام بداتن. بۆ چونکە جارێ هەر لە ماڵێک کە بەڕێ دەکەوی تا دەگاتە مزگەوت تاوانێکی لێ هەڵدەوەرێ چاکەیەکی بۆ دەنووس. جابزانە چەند شقاو ئەو مزگەوتە لە تو دوورە هەندە گوناه و تاوانت لێ هەڵدەوەرن و هەندە چاکت بۆ دەنووسرێن. ئەو جاری وایە دەبینی دەچیە مزگەوت 10 دقەی ماون بۆ بانگ. ئەو 10 دقەی کە ماون بۆ بانگ لە زۆرێک لە مزگەوتەکانیش 10 دقە چارێکێک چاوەڕێی نوێژی جەماعەت دەکەن. یعنی 25 دقەی دیکە حیساب کە تو دەنوێژی جەماعەت دای. چونکە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک کە دەست و نوێژ بشواتن لە ماڵەوە بەڕێکەویتن بۆ مزگەوت تا دەگاتەوێن دەرێ بەردەوام گوناه و تاوانی لێ هەڵدەوەرن و چاکەی بۆ دەنووسرێن. ئەوجا لە ناو مزگەوت کە چاوەڕێی جەماعەت دەکاتن بۆی بە جەماعەت حیساب دەبیت. ئەوە زۆر فەزڵێکی زۆر گەورەیە خوای گەورە تەبارەک و تەعالا بۆ ئوممەتی موحەممەدی عەلەیهی سەڵات وسەلام داناوە. لەبەرەوە تەماشە دەکەن دەوڵەمەندەکان لەگەڵەوانەوە دێن لە سەفی پێشەوە لە سەفی دووەم لە سەفی سێم ئەو تاوی تێدەکا ئەوە ئیمامی عوسمانە ئەوە فڵانە سەحابەیە زوبێری کوڕی عەوامە ئەوە نازانم ئیمامی ئەبوبەکرە ئەو ئیمامی عومەرە ئەوانەی کە مەسەڵەن خوا هەندێک ئەوی پێداون یعنی دەوڵەمەند بوون پارە و سەرەت و سامانێکی زۆریان هەبووە بەڵام لە جەماعەتیش تەماشا دەکەن لەگەڵەوان دوانە کەوتوون. ئەویش فکر دەکەنەوە ئەوانە نوێژ دەکەن ئەویش نوێژ دەکەن بە ڕۆژوو دەبن بە ڕۆژوو دەبن قورئان دەخوێنن قورئان دەخوێنن دوعا دەکەن ئەویش دوعا دەکەن. بەڵام دەوڵەمەند و خوا پێداوەکان شتێک دەکەن ئەوانە نایکەن. ئەو سەدەقە و ماڵی خۆش دەبەخشن لە پێناو خوای پەروەردگار ئەوان هیچ شتێکیان نییە بیبەخشن. طبعا لێرانە دەفەرمێتن پرسیارەکان ئاوا دەست پێ دەکاتن ذهب أهل الدثور بالأجور. ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوانەی کە وەکو بڵێ خاوەنی سەرەت و سامانن هەموو ئەجرەکەیان بۆ خۆیان برد. يصلون كما نصلي وەکو ئێمە نوێژ دەکەن ويصومون كما نصوم بەڕۆژوو دەبن کە وەچی ئێمە بەڕۆژوو دەبین ويتصدقون بفضول أموالهم ئەو سەروەت و سامانەی کە لە خۆشیان زیادە دەیبەخشن لە پێناو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە قورئانی پیرۆزدا کە پرسیار دەکەن بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام پرسیارت لێ دەکەن چ ببەخشن قل الفضل قل العفو یعنی ئەوەی کە زیادە لە تۆ ئەوەی کە زیادە ئەو ببەخشە. لەبەرەوە ئینسان ئەگەر سەرەت و سامانەکەی لە خۆی زیاتر بوو واتە کە بەشێکی لەو سەرەت و سامانەی لە ڕێی خوا ببەخشی بیکاتە سەدەقەیەکی جاریە لە پێشە خۆی ڕەوانە کاتن بۆ ئەو دیو. جا دەفەرمێ ويتصدقون بفضول أموالهم و ئەو ماڵە و سەرەت و سامانەی کە لە خۆیان زیاد بووە ئەوانە دەیبەخشن کە ئەمە نایبەخشین لەوەوە پێش ئێمە کەوتونەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو نەک هەر وەکو دڵدانەوەیەک وەکو حەقیقەتێک چونکە هەندێک شت ئینسان ئەگەر فەقیر و هەژاریش بوو هەندێک ذکر و ویرد هەیە شوێنی ئەو فەقیری و ئەو دەوڵەمەندی و خوا پێداویە دەگرێتەوە بۆ دەبێتە سەدەقە. خۆ خێرکردن هەر ماڵبەخشین نییە. ئینسان جاری وایە دەتوانێت بە زوبانی خۆی بە ذکر و ویرد خێر و سەدەقەیەکی زۆر بکاتن کە کەسیش ئاگای لێ نییە و ناش بێتە ڕیایی. لێرە سواری سیارەبووی و دەچیەوە بۆ هەولێر دەچیەوە بۆ سلێمانی دەچی بۆ دهۆک دەچی بۆ هەر شارێکی دیکە دانیشتووی بۆ خۆت مابەینی خۆت و خوا جا تەسبیحێکت وەیە بە دڵی خۆتدا ببێت تەسبیح هەر چۆنێکی بێتن کابرا تەسبیحات دەکا و سبحان الله دەکا و الحەمدولله و دەکا لا إله إلا الله دەکا سبحان ربي العظيم دەکا هەر ذکرێک لەوانە سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ دەدا عەلەیهی سەڵات وسەلام ئەوانە هەمووی وەکو ئەو ماڵ بەخشینەوەیە کە ئینسان ماڵی خۆی دەبەخشێ لە پێناو خوای گەورەدا تەبارەک و تەعالا و چێ زیاتر دەکا پاداشتەکەی زیاتر دەبێت. لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ أوليس قد جعل الله لكم ما تصدقون ما تصدقون ئایا خوای پەروەردگار شتێکی پێ نەداون کێوە شەک و بڵێ خێر و خێرات و سەدەقە بۆ خۆتان لە پێشە خۆتانی ڕەوانە بکەن
أوليس قد جعل الله لكم ما تصدقون إن بكل تسبيحة صدقة. طبعا الروايات دي كهاتوا دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ شتێکتان فێر دەکەم تەسبیحات بکەن لە دوای نوێژدا سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ئەو پاداشتان دەست دەکەوێت کە پاداشتی ئەو سەدەقە و خێر و خێراتی ئەوانە. طبعا دەوڵەمەندەکان پێدەزانن بۆی خۆ علم نابێت کەتم بکرێ، ئەوانیش دەست بە تەسبیحات و سەدەقەش دەکەن و سبحان الله والحمد لله ولا إله إلا والله أكبر دەکەن. فەقیرەکان دەچنەوەکن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەڵێنەی پێغەمبەری خوا بەخوا پێیان زانیوە دەڵێ چ بکەم ذلکە فەضل الله یؤتیه من یەشاء. فەزل و بەخششی خوایە بە هەندێک خەڵکی دەدا و بە هەندێک خەڵکی نادات. یعنی لێرە زۆر گرنگە ئەو مسابقەی لە خێر و حەسەنات و لە چاکە ئینسان ئەسپی خۆی تاودا زۆر گرنگ و زۆر مهمە. جا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئین بكل تەسبیحة صدقة. هەر گوتت سبحان الله وەکو سەدەقەیەک وایە کە بتکرد بێتن. وكل تكبيرة صدقة الله أكبرك صدقية. وكل تحميدة الحمد لله صدقية. وكل تهليلة لا إله إلا الله صدقية. كواتا ڕێگاکانی سەدەقە و ڕێگاکانی خێر و حەسەنات هەر ماڵ بەخشین نییە، چکە خوای گەورە ماڵی بە هەموو خەڵکی نەداوە، بەڵام زوبانی بە هەموو خەڵکی داوە، ئیوایە زمانیشی نییە دڵی بە هەموو خەڵکی داوە. بەدڵ تەسبیحات و تەحمیدات و تەهلیلات و تەکبیرات سەدەقە و خێر و حەسەناتێکی زۆر بۆ ئینسانی تۆمار دەکرێتن. ئەو جا شتێکی دیکەش جیا لەوانە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام وأمر بالمعروف صدقة. ئەمر بە چاکە سەدەقەیە. منداڵێکە، دۆستێکە، خۆشەویستێکە، پیرەمێردەکە، پیرەژنێکە، هەر کەسێکی هەیە شتێکی چاکی فێر دەکەی، ڕێیەکی چاکی پیشان دەدەی، سەدەقەیەکە بۆ تو ئەبێتە سەدەقەی جاریەش ئەوە. ئەو جا دەفەرمێ وەنەهی عن المنکر صدقة. شتێکی خراپ دەبینی لەهی لێ دەکەی دەڵێەوە خراپە خوا پێی خۆش نییە پێغەمبەر نەهی لێ کردو عەلەیهی سەڵات وسەلام ئەوەش سەدەقەیە. ئەو جا سەرەڕای ئەوانەش دەفەرمێ چی؟ دەفەرمێ وەفی بضعی ئەحەدیکم صدقة. دەفەرمێ ئەو سەرجێیەی کە لەگەڵ خێزانی خۆشتان دەکەن هەر سەدەقەیە، هەر خێرتان بۆ دەنووسرێتن. ئەها لەوانە هیچ قسەیان نەکرد سەحابەکان، بەس لێرە بە جواب دێن دەڵێن چی؟ قالوا يا رسول الله أي پێغەمبەری خوا أيأتي أحدنا شهوته ويكون له أجر. أي پێغەمبەری خوا ئینسان بۆ حەز و ئارەزووی خۆی سەرجەی لەگەڵ خێزانی خۆی دەکا پاداشتی بۆ دەنووسرێتن؟ پرسیارە. دەفەرمێ قال أرأيتم لو وضعها في حرام أكان عليه وزر. ئایا ئەو شەهوەتەی ئەگەر بە شێوەیەکی حەرام دامرچێنیتەوە زینا بکاتن بە گوناهی لەسەر حیساب ناکرێ بە. دەفەرمێ فكذلك بەم شێوەش إذا وضعها في حلال كان له أجر. ئەگەر ئەو شەهوەتەی خۆی بە حەڵاڵی دامرچێنێتەوە لەگەڵ حەڵاڵی خۆی لەگەڵ خێزانی خۆی بە پاداشتی بۆ حیساب دەکرێتن. کەواتە برا بە ڕێزەکانی خۆم ئەگەر تەماشەی ئەو فەرمودەی پێغەمبەری خواکەین عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمودەیەکی صحیحە ئیمامی موسلیم ڕیوایەتی دەکا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ڕێگاکانی چاکەکردنی گەلێک زۆر کردووە. یعنی ئینسان ئەگەر تالیبی چاکەی بێ ئەتوانی چاکەی زۆر کۆکاتەوە. یعنی حیساب کە گەر ڕۆژێ لە مابینی خۆ و خوای خۆی 1000 سبحان الله بکات، 1000 الحمد لله بکات، ئاسانش 1000 لا إله إلا الله بکات، 1000 الله ئەکبەری بکات، 1000 سەڵەواتی لەسەر پێغەمبەری لێ بدا عەلەیهی سەڵات وسەلام. ئەو جا بکاتە قاعیدە هەر شتێکی بێشەرعی بینی بە ئوسلوبێکی جوان نەهی لێ بکات. هەر سنەتێکی بینی کە دەبینی بۆ نمونە خەڵکێک هەجری ئەو سنەتەی کردو بە ئوسلوبێکی جوان ئەمر بە زیندووکردنەوە ئیحیاکردنەوەی ئەو سنەتەی بکات. وە سەرجێیکردنی خێزانی خۆی ئەوانە هەمووی چنە بە خێر و سەدەقەی لە بۆ حیساب دەکرێت. بەڵام تەماشە دەکەی بزانی ئەتون لە کامە لەوانە موەفەق دەبی. گوتمان نوێژی جەماعەت سەدەقەیە،
بانگدان سەدەقەیە، قامەت سەدەقەیە، چوونە مزگەوت سەدەقەیە، کەواتە ئینسانی ئیماندار هەموو حەڕەکات و سەکەناتی خێر و چاکە و سەدەقەن بۆی تۆمار دەکرێت. یا ڕەبی خوایە بۆ خاتر ئیسمی عەزەمی خۆتکەی لەو خێر و سەدەقە و حەسەناتانە بێبەشمان نەکەی و موفقمان بکەی، عاقبەت خێرمان بکەی، ئەو دەرسانەش پێ تەرازوی حەسەناتمان لە ڕۆژی دوایی تەرازوی چاکەکانمانی پێ قڕس بکەی یا رب العالمین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.